إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستەکانم، لە وتارەکانی پێشووە باسی تەمەنی پێغەمبەری خوامان کرد صلى الله عليه وسلم لە نێوانی 40 تا 50. لە کۆتایی تەمەنی 50 دوو ڕووداوی ناخۆش لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوویدا. دوو ڕووداوی ناخۆش لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کاریگەریەکی زۆری لەسەر ژیان و ڕەوتی دەعوە و بانگەوازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بینی. ئەویش وەفاتکردنی ئەبوو تاالبی مامی پاڵپشتی، ئەگەرچی لەسەر دینی پێغەمبەر نەبوو صلی الله عليه وسلم، بەڵام تا کۆتا نەفەس پاڵپشتی پێغەمبەریە کرد صلی الله عليه وسلم بە هەموو شتێ. پاشان وەفاتی خەدیجەی خێزانی، خەدیجەی بەوەفا کە ماڵ و سامان و هەموو شتێکی کردبووە قوربانی بانگەوازی ئیسلام. یەکەم کەس بوو ئیمانی هێنا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. دیارە ئەو ساڵە ناو ئەنرێ ساڵی غەمگینی، عام الحزن، و ئەو وشەیە عام الحزن حەزەکەم هەندێک لەسەری بوەستین. ئایا دروستە مسلمان غەمبار ببێ؟ یعنی حزن و غەمگینی بۆ ئینسانی مسلمان دروستە؟ دیارە هەر خۆی بۆ خۆی کە مێژونووسان ئەهلی سیرە، ئەوانەی کە سیرەی پێغەمبەریان نووسێتەوە صلی الله عليه وسلم کە ناویان ناوە عام الحزن، بەڵگەیە لەسەر دروستبوونی، لەسەر دروستێتی ئەو وشەیە. بێگومان خۆشەویستەکانم، هەمومان خۆشەویستمان هەیە و ماڵئاواییکردنی خۆشەویستانیش لە دنیا زۆر کاریگەری ئەبێ لەسەر ژیانمان، و دڵمان غەمبار ئەکا و چاوانیشمان پڕفرمێسک ئەکا. ژیان و لەزەتی ژیان بەبێ خۆشەویستان هیچ تامێکی نییە، بەڵام وەکو سنەتی ژیان کە خوای تەعالا ژیانی وا خەڵق کردبێ، هەموومان ئەبێ یەکتری بەجێ بێڵین. ئەگەر تۆ خۆشەویستەکەت بەجێ نەیەڵی، ئەو تۆ بەجێ دێڵێ. خوای تەعالا ژیانی بەو شێوە خەڵق کردووە و هیچ کەسێکیش ناتوانێ خۆشەویستانی بگەڕێنێتەوە بۆ ژیانی دنیا پاش ئەوەی کە ماڵ ئاواییان لێ کرد. کەلا ئینەها کەلیمەتون هو قائلها. یعنی کەسانێک کە داواکەن لە خوای پەروەردگار کە بیان گەڕێنێتەوە بۆ دنیا، بۆ ژیانی دنیا، خوای تەعالا شەفەرمێ نەخێر، ئەوە وشەیە کە بۆ خۆیان ئەیڵێن. خوا بڕیاری داوە هەر کەسێک مرد ئیتر ناگەڕێتەوە بۆ ژیانی دنیا. مردن بەسە هەمومانە دێت، هیچ کەسی لێ بەدەر نییە، تەنانەت پێغەمبەرێکی ڕەسوول، تەنانەت مەلائیکەیەک کە لای خوای تەعالا ئەو پەڕی ڕێز و شکۆمەندی هەیە وەکو جبریل عەلەیهی سەلام، ئەبێ مردنی بەسەرا بێ، فەرقی بەینی فەقیر و هەژار ناکات. إنك ميت وإنهم
ميتون أي پیغمبری خوا صلی الله علیه وسلم تو أمری و أوانش أمرن يعني بەرامبەرەکان دوژمنەکان کەسی لێ بەدەر نییە پەیوەندی بە تەمەنەوە نییە ئەوەنە گەنج ئەمرێ ئەوەنە پیر نامرێ پەیوەندی بە پلەپایەوە نییە زۆر جار کابرا لە ئەوجی دەسڵاتە لە لووتکەی دەسڵاتایە مردن دێقی ئەگرێ ئیلاقەی بە لەش ساغی و نەخۆشیەوە نییە خەڵکەیە لەشی ساغا ئەمرێ هەشە نەخۆشە چەندین ساڵ بە نەخۆشی هەر ئەمێنێتەوە شوێن تەسیر ناکە لەم پەڕی دنیا ڕابکە بۆ ئەو پەڕی دنیا لە شەرقەوە بۆ غەرب لە شیمالەوە بۆ جنوب یەکسانە و مەسەلەی مردن بڕیارێکی خوایی لەسەر و کۆتایی پێ هاتووە قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم کەوا بۆ حەل چییە کاتێ ئینسان تووشی ئەو مصیبەتە ئەبێ کاتێ دۆست و خۆشەویستێکی لەدەست ئەدا حەلەکەی لە چەند خاڵێکایە خاڵی یەکەم پێویستە ئینسانی مسلمان تەواو تەواو باوەڕی بە قەزا و قەدەر هەبێ یەکێک لە ئەرکانەکانی ئیمان لە شەش ئەرکانەکەی ئیمان باوەڕهێنانە بە قەزا و قەدەر بە خەیر و بە شەڕی باوەڕت وابێ کە مردن ئەجەلێکی داریکراوی خواییە دواخستنی بۆ نییە پێشخستنیشی بۆ نییە ئەگەر بەو شێوە باوەڕت هەبێ زۆر ئیسراحەتەکەی لە ژیانی دنیا بەڵام ئەگەر باوەڕت وانە بێ هیچ تش لەدەست نایە و ئەمری خوا و تەقدیری خواشت لەسەر جێبەجێ ئەبێ ئەوانەی کە ئینکاری قەزا و قەدەرەکەن بەڵکو ئینکاری خودی خوای پەروەردگارەکەن هیچیان لەدەست نایە بەرامبەر بە مردن ئللا ئەبێ تەسلیم بن و بمرن و دۆستانیشیان بمرێ بۆیە باوەڕهێنان بە قەزا و قەدەر زۆر گرنگە وەکو باسمان کرد ڕوکنی شەشەمی ئیمانە پاشان ئارامگرتن هەر کەسێک ئارام بگرێ لەسەر لەدەستدانی خۆشەویستانی ئەجر و پاداشتەکەی لای خوای پەروەردگار زۆر گەورەیە وَلَنَبْلُوَنَّكُمْ بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات إلا بها مومان توشي أو بلايانا ببين حمو أو جورا بلايانيك لدنيا توشي خلق أبي يمش توشمان أبي ويكيك لوانا لدزداني خوشويسانا جا خوي تعالى فرمي فبشر الصابرين مجدببو كسانيك آرام قرن الذين إذا أصابتهم مصيبة ئەوانەی لە کاتی موسیبەت ئاڵێن چی ئەڵێن ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون ئێمە خۆشمان مڵکی خوای خۆشمان ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار جا ئەم ئارامگرتنە زۆر گرنگە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم الصبر ضیاء بەڕاستی ئارامگرتن ڕووناکیە بۆ ژیانی ئینسان پێغەمبەران بە سەبر گەورە بوون هەنێکیان کە ناویان نراوە ئولو العەزم لە لووتکەی ئارامگرتنا بوون بۆیە ناویان نراوە ئولو العەزم و ئارامگرتنیش خۆشەویستەکانم لەحزەی ئەوەڵەکەی حەساوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە سەر قەبرێک سەیری کرد ئافرەتێ زۆر ئەگری ئەمیش نەسیحەتی کرد ئافرەتەکە پێغەمبەری نەناسی وتی وازم لێ بێنە تۆ نازانی من چیم توش بووە نەیەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرچی مناڵی هەیە هەمووی لەدەستداوە ئەو تەنیا مناڵێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموویانی لەدەستداوە تەنها فاتیمە نەبێ لە پاش خۆی ئەمرێ بەڵام ئافرەتەکە وای وت دوای کەوتیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەڵەداوان چوو بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای لێبردنی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی إنما الصبر من الصدمة الأولى ئارامگرتن لە حەزاتی یەکەمی حەساوە زۆر گرنگە خۆشەویستەکانم سێم کاتێ ئینسان تووشی موسیبەتی کەس مردن ئەبێ کەس لە دەستدان و خۆشەویست لە دەستدان ئەبێ چاوەڕوانی پاداشتی خوا بکە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم کاتێک کچەکەی مناڵەکەی ئەکەوێتە سەرمەرگ و خەوەر بۆ پێغەمبەر ئەنێرێ صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا فەرمێ لله ما أعطى ولله ما أخذ وكل شيء عنده بأجل مسمى خوای پەروەردگار هەموو شتێ هی خۆیەتی ئەوەی ئەیدا هی خۆیەتی ئەوەی ئەیباتەوە هەر هی خۆیەتی هەموو شتێک لای خوای تەعالا بە ئەجەلێکی دیاری کراوە
فلتصبر ولتحتسب جا بە ئارام بگرێ و چاوەڕوانی پاداشتی خوای پەروەردگار ببێ. هەر کەسی ئارام بگرێ لەسەر لەدەستدانی دۆستێکی خۆشەویستێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی پاداشتی نییە ئیلا بەهەشت نەبێ. چوارەم خاڵ خۆشەویستەکانم ئینسان پێغەمبەران و پیاوچاکان بکە بە سەرمەشقی خۆی لە ژیانی دنیا لە هەموو شتێکە و بە تایبەت لەم مەسئلە. تەماشای پێغەمبەران کەن چۆن سەبریان گرتووە لەسەر موسیبەتی خۆشەویست لە دەستدان. فاصبر كما صبر أولو العزم من الرسل. ئارام بگرە وەکو چۆن أولو العزم لە پێغەمبەران ئارامیان گرتووە. تۆش وەک ئەوان ئارام بگرە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. طبعا ئەمە ئەمرەکە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم پاشان بۆ ئێمەشە. پاشان بۆ ئێمەشە. أولئك الذين هدى الله. ئەو پێغەمبەرە مەزنانە کە خوای تەعالی باسییان ئەکا ئەفەرمێ ئەوانن کە خوای تەعالی هیدایەتیانی داوە و ڕێنماییانی کردووە. فبهداه مقتده. تۆش شوێنی هیدایەتی ئەوان بکەوە، شوێنی ڕێنماییەکانی پێغەمبەران بکەوە، سەربەرزە بی بەڕاستی. لە هەموو کەس زیاتر پێغەمبەران تووشی بەڵا بوون، پاشان ئەوانەی لە پێغەمبەرانەوە نزیکن لە ئیمانە هەنگاو بە هەنگاو تا ئەگاتە ئێمە و تا ئەگاتە خوارەوەش بە پێی پلەکانی ئیمانت خوا تاقی تەکاتەوە جا ئەگات لێی بێ. و خاڵی کۆتاییش ئێمەی مسلمان کاتێک کەسێک خۆشەویستێک لە دەست دەدەین ئەبێ باوەڕمان وابێ کە ئەمە کۆتایی هەموو شتەکان نییە، بەڵکو قۆناغێکە لە قۆناغەکان، قۆناغێکە لە قۆناغەکان. یعنی مردن گەشتە، قۆناغە. ئەوەی کە ئێستا مردۆکەمانی تایە کەم قۆناغی بەرزەخە، قۆناغی ناوڕاستی حیاتە. ئێمە قۆناغی یەکەممان بڕی کەسکی دایکە، قۆناغی دووەم ژیانی دنیاە، قۆناغی سێیەم ناوسکی دایکی ئەسڵی کە قەبرەکەیە. ئەوە دایکی ئەسڵی هەمومانە. هەمومان کوڕی خۆڵ نین، هەمومان لە خۆڵ دروست نەکراوین، جارێترە چینە ناوسکی دایکە ئەسڵەکەمان. پاشان دووبارەش لەوێش دەرەچین، لەسکی ئەو دایکەش دەرەچین، ئەچینەوە بۆ قیامەت. دوای ئەوەش ئەو قۆناغش کۆتایی پێدێ، کۆتاییەکەمان سەرنجامەکەمان خوای پەروەردگار ڕەحم بە هەمومان بکە، یان جەهەنەمە خوا پەنامان بدە و یا بەهەشتە خوا بیکا بە نەسیبی هەمومان. کەوابوو ئێمەی وعدمان پێدراوە ئەگەر ئیماندار بینێ کە بینینەوە ئەلحەقنا بهم ذریەتەهم. کەوابوو نابێت وەکو بێدینەکان وا يعني اعتقاد و بیرۆباوەڕمان وابێ کەوا ئەو مردۆمان مرد ئیترە بێ بە خۆڵ و تەواو و ترە هەموو شتێک کۆتایی پێدێ. وەڵڵا ئەگەر وابێ من لە شوێنی کابرای مولحید بم، من لە شوێنی کابرای بێدین بم کە باوەڕی وایە، طبعا درۆکە بەس یعنی وا دەریەخا لە ناو خەڵکە، باوەڕی وایە ئیتر مردن هەموو کۆتایی بە هەموو شتەکان دێنێ، یەکسەر دوای ئەو خۆشەویستم کە لە دەستمدا خۆمە کوشم، یەشتان کەمیشە خۆتیش بکوشی. چونکە تۆ خۆشەویستێک لە دەست دەدەی جاری وهەیە لە ڕۆحی خۆت خۆشترتەوێ، ئیتر حەقە دوای ئەو یەکسەر خۆت بکوژی. چونکە تۆ باوەڕت وایە ئەو ئەبێ بە خۆڵ و کۆتایی پێێتی، هەموو شتێک کۆتایی پێێتی. بەس ئێمەی ئیماندار باوەڕمان وان نییە، بیر و باوەڕمان وان نییە بە پێچەوانەوە. ئێمە باوەڕمان وایە کە ئەمە سەفەرێکی موقەتە و دوای ماوەیەکی کەم ئینشاء الله کەمە لە چاوی زەمان، لە چاوی ئەوەی کە خوای تەعالی خەڵقی کردووە کەمە ئینشاء الله و ئەگەینەوە بە خۆشەویستەکانمان. ئەمە زۆر گرنگە خۆشەویستەکانم ئەم دەرسە لەو مەقتەعەی ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەربگرین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتاقەت ئەبێ وەکو کوڕە خۆشەویستەکەی ئیبراهیم کە کاتێک کەوتە سەرە مەرگ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خۆشەویست. هەموو کەسێک لە ئێمە حەزەکە لە پاشی خۆی نەوەیەکی هەبێ، ئەو پەیامە هەڵبگرێت کە ئەم پێیەتی بۆ ژیان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کۆتاییە لە ساڵی
6 بۆ 7 کۆچی کوڕێکی بێ ناوی ئیبراهیمە ناوێنە ئیبراهیم بە ناوی پێغەمبەر ئیبراهیمەوە ناوێنە ساڵ و نیمێک تقریبا ئەمێنێتەوە دوایەوە وفاتەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خۆشیەویست کاتی وفاتەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فرمێز بە چاوەکانی دێتە خوارەوە عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەفەرمێ هەتا جەنابیشت ئەی پێغەمبەری خوا ئەگری فەرمووی بەڵێ ئەم فرمێسکە ڕەحمەتی خوای پەروەردگارە کە خوا خسوێتی دڵی ئینسان بەوەیە علامەت و نیشانەکەی لە چاوا دەرەکەوێت لە فرمێسکی چاوە بەڕاستی چاوان فرمێسکی پیا دێتە خوارەوە دڵانیش غەمبارە بێ تۆ ئێستا خۆشەویستەکانت ئەڕۆن بۆ سەفەری عومرە سەرەکەی خێزانەکەی مناڵەکانی بۆ یەگرین دە ڕۆژی پێچ بۆ یەگرین ئەمە شتێکی طبیعیە بۆ عومرەشە چێ فیراق ئاوایە فیراق جاری وا هەیە دڵ ئەدێنێتە کوڵ بەڵام قەت وشەیەک نایەتە سەر زمانمان کە خوامان لێ بڕەنجێ قەت وشەیەک نایەتە سەر زمانمان کە خوامان لێ بڕەنجێ خوا پەنامان بدەم إن العين لتدمع والقلب يحزن ولا نقول إلا ما يرضى ربنا وإنا بفراقك يا إبراهيم لمحزونون أما فرمایشتی پێغەمبەر بوو صلى الله عليه وسلم پاش وفاتی ئەبوو طالب و وفاتی خەدیجە دوو پاڵپشتەکەی دوو کۆڵەکەکەی پاڵپشتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئیتر کافرەکان دەستیان کرد بە ئازاردانی پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم زیاتر و زیاتر تا بێ زیاتر ئازاریان ئەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەڕا بە دوای مەوایەکە بە دوای داڵدەیەکە تاوەکو پەنای بدا بتوانێت دینی خوا بگەێنێ خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ناتوانێت تازەواز بێنێ ئەمە پەیامی خوایە و ئەبێ بیگەێنێ ئەو پێغەمبەری خوایە بە هەر شێوازێک فەرمووی ئەگەر خۆر بخەنە لای ڕاسم یعنی شانی ڕاسم سەرشانی ڕاستم و مانگیش بخەنە سەرشانی چەپم تازە من واز لەمە نایەنم یا ئەیگەێنم یا لە پێناوێ ئەمرم ئەبێ بیگەێنێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشای کرد لە مەکە زۆر قورسە گەیاندنی پەیامی ئیسلام ئیتر یعنی وەکو تەنگاوەریەکیان دروست کردووە نایەڵن دەنگی بگا بە خەڵک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەڕێ بە دوای شوێنێکی ترا کە نزیکترین شوێن ئەو کاتە لە مەکەوە طائیف بوو کە تقریبا نزیکەی 5 میلێ بەسەرەوە لە مەکەوە دوور بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕووی کردە ئەوێ و بانگەوازی ئیسلامی برد بۆ لای ئەوان بەڵکو ئەوان پەنای بدەن بتوانێت ئەم دینە بگەێنێ دە ڕۆژ لە ناوێنە مایەوە زۆربەی سەرک گەورەکان و پیا و معقولەکانیان گەڕا باسی ئیسلامی بۆ کردن بەڵام ئەوان زۆر بە شێوازێکی ناشرین وەڵامی پێغەمبەریان داوە صلی الله علیه وسلم زۆر بە ناشرینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر حتا قبولیشی ناکەن ئەم پەیامەکە هێناومە بەڵام خەبەر مەگەێننەوە ئەهلی مەکە چونکە ئەوان بەدوای فرسەتێکی وا ئەگەڕێن بۆ ئازاردانێکی زیاتری من و موسڵمانان من و شوێنکەوتەکانم و عادەتی عەرەبیش وا بۆ عەرەب لەو کاتانە و لە هەموو کاتێکیشە ئەهلی کەرەم بوون زۆر بەڕێز بوون بەرامبەر بە میوان بە تایبەت و ئەسڵ وا بوو کە ئەوان ئەمە بشارنەوە بەڵام هەواڵیان گەیانە خەڵکی مەکە و خۆشیان مناڵەوردکەیان کۆ کردەوە و پێغەمبەریان بەردباران کرد لە کۆتاییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ زەیدی هاوڕێیا بوو زەیدی کوڕی حارثە هەردووکیان بوون بەردبارانیان کرد لە هەموو لایەکەوە بەردیان تێگرتن لەسەر بانەکانەوە لە کۆڵانەکانەوە ئیتر زەید خۆی ئێداوە بەردەم بەردەکان بەڵام هەندێکی بەری زەید دەکەوت و هەندێکی بەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەری شکاو خوێن بە سەری مبارەکی و بەدەم چاوێ هاتە خوارەوە تا لە پەنجەی پایەوە دەرچوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەڕایەوە زۆر بە بێتاقەتی وەکو لە حەدیثێکە خۆی ئەفەرمێ کاتێ خاتو عایشە پاش جەنگی ئوحود کە 7 سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تیایە شەهید بوو پرسیاری لە پێغەمبەر کرد فەرمووی قەت ڕۆژی ئاوا ناخۆشت بەسەرا هاتووە وەکو ئێستا وەکو دوای ئوحود دوای ئەوەی حەمزە موسعاب دەیەها سەحابەی بەڕێز شەهید بوون فەرمووی ئیلا ئەو ڕۆژەی کە پەیامی ئیسلامم برد بۆ ثەقیف بۆ لای کوڕەکانی عەبد یالیل و ئەوان کە ئاینم
پێڕاگەیاندن بەڵام ئەوان زۆر بە ناشرینی وەڵامیان دامەوە و بەردبارانیان کردم منیش سەری خۆم داخست تا گەشتمە فڵانە شوێن ئەلەوێ خوای تەعالا جبریل و مەلائیکەی کێوەکانی بۆ لای پێغەمبەری خوا نارد فەرمووی جبریل ئەی محەممەد خوای تەعالا سەلامت لێکە و مەلائیکەی کێوەکانی لەگەڵا ناردووم تۆ ئەمری پێ بکە خوای تەعالا ئاگای لە قەومەکەت بوو چیان پێکردی ئەگەر فەرمان ئەفەرمی کێوەکەی ئەم دیم و ئەو دیمی مەککە دێنمە یەک طبعا خۆشەویستەکانم لەوانەیەکێ بڵێ تائیف وایان پێکرد مەککە چی پەیوەندیەکی هەیە بۆ ئەفەرمێ کێوەکانی ئەم دیم و ئەو دیمی مەککە دێنمە یەک و تر ئەو خەڵکە هەموو لەناو ئەبەم بڵێ چونکە مەککە خەڵکی مەککە هۆکاری سەرەکی بوون کە لە تائیفیش ئاوایان بە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم ئەوان هەمویان لە ژێرەوە پەیوەندیان هەبوو پەیوەندی شەریکایەتی لە تجارەتە لە زەراعەتە بۆیە هانی ئەوانیاندا کە ئاوا وەڵامی پێغەمبەر بدەنەوە صلی الله علیه وسلم لەبەرەوە مەلائیکەی کێوەکان وای فەرمووی خوای تەعالا ئەمری پێ کردوم ئەگەر تۆ ئەمر بدەی یعنی شتەکە اختیاریە لە دەستی تۆیایە ئەگەر ئەتەوێت کێوەکانی ئەم دیم و ئەو دیمی مەککە دێنمە یەک لیان بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی نەخێر من ئەوەم ناوێ بەڵکو ئەمەوێ لەنەوەی ئەمانە خەڵکانێک هەبن کەسانێک پێ بگەن کە بە تاک و تەنیا خوا بپەرست يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم رحمة للعالمين بۆ لە ئەوەڵ لەحزەوە تا ئاخر لەحەزات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیویستووە خەڵک لەناو بچێ بەڵکو ویستوێتی خەڵک ڕزگاریان ببێ حەزی کردووە ئەو خەڵکە هیدایەت بدرێن و لە جەهەنەمیش ڕزگاریان ببێ بڕۆنە بەهەشتەوە مەبەستیەوە نەبووە خەڵک تیا بچێ با هەتا ئەو خەڵکەش هۆکاری ئازاردانی ئەم بن ئەوانەی هەڵگری بی پەیامی خوان قینیان لە خەڵک نییە ئەوانەی هەڵگری پەیامی خوان خەڵکیان خۆشەوێ حەزەکەن خەڵک ڕزگاریان ببێ ئەوە جایە تۆ لە کاتی جەنگە ئەو ڕوبەڕووی تۆ ئەبێتەوە و تۆش ڕوبەڕووی ئەوە بیتەوە ناچاریە ئەو تۆ بکوژێیان تۆ ئەوە کوژی ئەوە حاڵەتێکی تایبەتی جەنگە جگە لەو حاڵەتە پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم حەزی کردووە خوای تەعالا هیدایەتی خەڵک بدا ولەوێش خوای تەعالا طبعا باخێک هەبوو هی دوو کەسی خەڵکی دوو برای خەڵکی ڕەبیعە و شەیبە کە خەڵکی مەککە بوون لە ئەسڵا باخەکان لێەوە نزیک بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناو باخەکەی ئەوانە بوو ئەوانیش لەگەڵ ئەوەیە کە چەند یەقینیان لە پێغەمبەر بوو بەڵام لەو حاڵەتە بەزەیان پیا هاتەوە خزمەتکارێکیان هەبوو عەداسی ناو بوو قاپێکی تریان لەگەڵیان نارد بۆ لای بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەویش ترێکەی گەیشتە لاو ئەوانە زۆر ماندوو بوو زۆر برسی بوو دەستی بۆ ترێکە برد بسم الله کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بسم الله عەداسیش زۆر سەیری هات وتی ئەم وشەی خەڵکی ئەم ناوە نییە زۆر سەیرە ئەم وشەیە وتی بۆ تۆ خەڵکی کوێی وتی من خەڵکی مووسڵم لە ئەسڵا فەرمووی وڵاتەکەی یونسی برام فەرمووی چۆن براتە فەرمووی بەڵێ ئەو پێغەمبەرە و منیش پێغەمبەرم ئەلەوێ لەو حاڵەتەن زۆر تەنگەوەریە لەو حاڵەتە زۆر ناخۆشە عەداس ئیمان بە پێغەمبەر دێنێ و ئەڕمێتە مل دەست و قاچی پێغەمبەرە قاچی ماچەکا و دەستی ماچەکا و لە کاتێکا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو حاڵەتە کە سەر و ملی پاک خوێنە ئەوانیش لە دوورە کە ئەوە ئەبینە ئەڵێ وەڵڵا محەممەد سحری حتا لەویش کرد زوو با فریای کەوی بەڵام عەداس ئیمان دێنێ لەو کاتەوەکو مژدەیەک بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند دنیا تەنگ بێ بەڵام فەرحانەشی هەر لە دوایە خوای تەعالا بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵمانەوە یا ڕەبی خوای ئیسلاحمان بکەی ئیسلاحی حەڵمان بکەی یا ڕەبی خوای بەردەواممان بکەی لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم یا ڕەبی خوای لە خراپە و خراپەکاری بە دوورمان بگری یا ڕەبی خوای لەوانە ئەبین دایمەن هەڵگری پەیامی حەق بن و هاوکاری ئەهلی حەقن لەوانە نەبین یا ڕەبی خوای ئەبن بە پاڵپشتی ناحەق یا ڕەبی خوای بخاتە ناو جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوای کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری یا ڕەبی هەر کەسێک شتێک لە ناو دڵیەتی و حەزەکە ئێمە دوعای بۆ بکەین لێرەوە ئێمە دەستی زەلیلی بۆ لای تۆ بەرزەکەین و ئەڵێن یا ڕەبی خوای احتیاجی هەموو محتاجەکانمان جێبەجێ بکەی یا ئیلاه العالمین یا ڕەبی خوای بارانی ڕەحمەتمان هەردەم بۆ ببارێنی لێمانی نەگریتەوە یا ڕەبی ساڵمان بکەیتە ساڵی خۆشی و هات یا ڕەب العالمین آمین آمین